كم كرتناوي سفركاني دراوي الكتروني بيبي دوجكوين لا سفركاني هولدركاني بيبي دوجكوين واتا هر هولدر ك بونمونه 20 مليار بيبي دوجي هيا اگر بيتو 3 صفری لیکن بکریتاوا ابیتا 20 ملیون. آیا اما دنگوه که یا خود راسته آیا بيبي دوج لورژن یکاوا دبیتا ورژن دو آیا تیمی بيبي دوجکوین افکران هيا که بيبي دوجکوین لورژن یکاوا ببیتا ورژن دو اگر بیتو هم کاره انجام بدره چه سودک و هروا چه ضررکیش بو هولدرکان بيبي دوجکوین دبی بو اوی چند دین دنگو باسی گرینگی دیسانه و دراوی الکترونی بيبي دوجکوین بو ایوا باز بکم بیناریم ویدیوی بن تا کوتایی ویدیو که بپیش میخن چونکه لاناو راستی ویدیو که سیری بيبي دو سوابی شکن که براستی لیکیودیتی ام دراوه روش براو حلکشانه و بویتا تاثیری اوی که نرخی دراوی الکترونی بيبي دوج لم دو سر روژا براو برزبونوه یا خود حلکشان بچید. بنای خواست سلاح هارم یوام نهر شنه بن ساخو سلامت و تندروز بن انشالله. مرزان دیسانه و منیهات موین لخزمت ایوه بو پیشکش کردن ویدیوی کیتر لزنجیره ویدیوکانی بدستیران پاره لانترنت لپیجی فیسبوکی بدستیران پاره لانترنت هر و حالا چنل یوتیوبی بدستیران پاره لانترنت با برزانه که یکم جارو چنل بینن لیره چنلی بدستیران پاره لانترنت که من نیهات موین هفتانه 4 ویدیو لاره یو چنل و بلاو کماوه که و ببرم بردتوان دراو الکترونیا کان و هر وها دلار امریکی به دست بهینن بو اوی ایوه هیچ اکلا ویدیو کانی دهاتو لدست ندن کمه بلاویانه کماو چنل که سابسکرایب بکن زنگولای تنشش چالاب بکن بو اوی هر کاتی کمه ویدیو یک آپلود تکم یا خود بلاو کماو یوتیوب لاره نوتیفیکیشن و ایوه آگادار بکاتوا و یکم کسبن که به ویدیو کان ببینن. بله برزانم هر وکو آگادارن کلماوی دو سه روز را بردو دا که نرخی بيبي دوجکوین برو هلکشانه کی باش شو و زور کس توانیان لو هلکشانه قازانجی کی بکن که اما همو سببی اویه که لیکیودیتی دراوی الکترونی بيبي دوجکوین لناو بيبي دو سواب الراستی که کمی کیتر اچینه ناو بيبي دو سواب برو هلکشانه و امج دبیتا هوی اوی که تو کنسوزی زیادتر انجام بدره ولا درش خواهینا براستی شاهدی او بین که بيبي دوجکوین چندین صفری کم بکاتوا. بلام دنگوه کی واهیه که بيبي دوجکوین لورژن یک و ببید و ورژن دو. ورژن یک ورژن دو چی عزیزان بارون کرنوه یک بدن بوه و واتا هر دراوه که صفری زور بو هر دراوه اگر بیتو که تیمی هم دراوه ده 3 صفر کما کاتاوا لم دراوه بوه مک ساپلای بین تا خواره و هر وها اکسچنجا بناو بانگکانیش وکو بایننس و کوین بیس و چندین اکسچنجی تر بین او دراوی لیس بکن لناو اکسچنجی خوان. بلام اما قازانجی کی واده بی که سودی اوی عزیزان که اگر بیتو بيبي دوجکوین امشتای بکد لوانه که اکسچنجا بناو بانگکان بین و بيبي دوجکوین لناو اکسچنجی کان لیس بکن چونکه بيبي دوجکوین براستی هولدری زوره گلو زوره نزگه ملیونکو 600-700 هزار هولدری هیا و هر وها کمیونیتیشی زور با قوته و هر اکسچنجی اگر بیتو بيبي دوجکوین لیز بکد براستی قازانجه کی باشه که چونکه هولدره کی زور هیا و زور کز دتانم بچه لناو اکسچنجانه معامله با بيبي دوجی بکن و براستی اکسچنجه کانش قازانجه کی باشه کن. بلام اوی که بيبي دوجکوین بیتو لسر همو دراوکانی هولدرکانی واتا بگشتی بيبي دوجکوین صفرکانی کم بکاتوا او تنها دنگویه که عزیزان اماش هیچ راستی بوین نیه. بلام لوانه من نالیم 100% لوانه بيبي دوجکوین هم هنگاوی بچتا پیشوا چونکه براستی اگر بیتو 3 صفر لبيبي دوجکوین کم بکریتوا زور اکسچنج دین بيبي دوجی لیستکن اما سودکیتی عزیزان ضررکش اویه که لوانه زور کس لهولدرکانی دلسار بکاتوا چونکه کاتی که 20 میلیاری یا بونمونه ببیتا 20 میلیون اما دبیتا هوی اوی که کمک هولدرکانی کم ببنوه و بيبي دوجکانی هم بفروشن که اما هم سودکم به ایوه بود هم قازانجه که بلام اما دنگویه که عزیزان هر کدی سنو بیوالی
ئەمشتا ڕاستی بوون نییە تەنها لەناو هەڵدێرەکانی باوە کە بیبی دۆچکۆین لە ڤێرژێنی 1ەوە ببێت بە ڤێرژێنی 2 ئەگەر شتێکی واش هەبێ لەلایەن تیمەکەیەوە من لە زووترین کاتە بۆیەوە ڤیدیۆ لەسەر دروست ئەکەم کە لە ئێستادا ئازیزە مارکێت کەپی 161 ملیۆن دلارە و هەروەها مارکێت کەپی 24 کاتژمێری وەڵومی 24 کاتژمێری هەم درراوە 4 ملیۆن دلار. لێرانەش با بچینانەوە تویتەری بیبی دۆچکۆین ئازیزان کە بزانێ بەشی لیکیۆدیتی بیبی دۆ سواب کە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ هەرەکو لێرانەش ئاماژەی پێکردووە بەرەو هەڵکشانە چێواتە ئەو پارەی کە لەناو بیبی دۆ سوواپیە ڕۆژ بە ڕۆژ زیاتە بێ کە 30 ملیۆن دلاری تێپەڕۆن بەڕاستی ئەمە موژدەیەکی زۆر خۆش ئازیزان هەرچەندەم ڕقەمەی لەناو بیبی دۆ سواب بەرەو هەڵکشان بچێت بەڕاستی ئێمە لە ماوەکانی ترا لە درێژخایەنە شاهدی پامپی گەورەی دراوی ئەلکترۆنی بیبی دۆچکۆین دەبین. و لێرانەش با بچینە ناو بیبی دۆ سواب ئازیزان بۆ ئەوەی زیاتر بۆیەوە ڕوون بکەمەوە کە لە 30 ملیۆن دلاریش تێپەڕێەوە ئازیزان چونکە ڕۆژ بە ڕۆژ بەڕاستی ئەو کەسانەی کە دێنە ناو بیبی دۆ سوواپی زیاترە بێ و زیاتر پارەی دانن بۆ ئەوەی لە ڕێی ئستێکینگەوە هەروەکو لێرانە پۆلز کە چەندین ڤیدیۆم دروست کردووە سەبارەت بە سوواپی بیبی دۆچکۆین ئەتوانن بچنە ناو چەنێلەکە بۆ ئەوەی لێرانە بێن دۆجەکانتان سواب بکەن بۆ ئەوەی قازانجی ڕۆژانە وەربگرن. کاروەکۆبینە یەک بەخۆم ئەو کارم ئەنجام داوە. لێرانە باچینە سەربەشی ئینفۆ بەڕێزانم هەروەکو کە ڤۆڵومی 24 کاتژمێری دراوی ئەلکترۆنی بیبی دۆچکۆین گەیشتە 605,000 دلار و هەروەها لێرانە هەروەکوە بینن کە لیکیۆدیتی دراوی ئەلکترۆنی بیبی دۆچ لەناو بیبی دۆ سواب لیکیۆدیتی واتە ئەو سەرمایەی کە لەناو بیبی دۆ سوواپی ئازیزان گەیشتیتە 32 ملیۆن دلار کە بەڕاستی ئەمە لە درێژخایەنە هەرچەنە ئەو ڕقەمە بەرز ببێتەوە ئێمە شاهدی پامپی گەورەی دراوی ئەلکترۆنی بیبی دۆچکۆین دەبین و هەروەها سوودی بیبی دۆچکۆینیش ئازیزان لێرانە کە ڕۆژانە لە ئەستەیکردنی بیبی دۆچیتە دەتێ گەیشتە 6.9% کە بەڕاستی ڕقەمێکی زۆر باشە بۆ ئەوەی ئێوە بێن لێرانە بیبی دۆچەکانتان ئستێکی بکەن و سوودی ساڵانەی وەربگرن لە جیاتی ئەوەی کە لەناو ڕسواڵێتیەوە هۆڵد بێت وەرن ئستێکی بکەن. کاروەکو گوتم ئازیزان من 3 ڤیدیۆ لەسەر بیبی دۆ سوابم دروست کردووە لە ناو چەنێلە ئەتوانن بچن سەیری هەر 3 ڤیدیۆکەی بکەن بۆ ئەوەی بە باشی لە کڕین و فرۆشتنەکان لەناو بیبی دۆ سواب و هەروە ئستێککردنی دراوەکان لەناو بیبی دۆ سواب تێبگەن بۆ ئەوەی ئێوەش سوودی ڕۆژانە لە ئستێککردنی بیبی دۆچکۆین وەربگرن و دراوەکانی تر. بەڵێ ئازیزان هاتینە کۆتای ئەم ڤیدیۆیەش هاتم تەنها بە ئێوە بیلێم کە لە ڤێرژێنی 1 بۆ ڤێرژێنی 2 تەنها دەنگوویەکە هیچ ڕاستیەک بوونیە و لەلایەن تیمەکەەوە ئەو شتە تایید نەکراوە بەڵام لە دەنگ و بەسە نوێەکانی دراوی ئەلکترۆنی بیبی دۆچکۆین ئاگادارتان دەکەمەوە. هەر ڕخنە کۆمنت پرسیارێکە بوو لەژێر ڤیدیۆ لە چەنێلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتان دەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر وەروە بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ.